لەبەر ئەوە لادراین لەبەر نەبوونی مۆڵەت مامۆستایەک کە ولادەی ئەبوو مامۆستایەکی ئافرەت مۆڵەتیان پێ نەئەدا دەوایە بە ناچاری واز لە پیشەکەی بینی یان زەواجی ئەکرد گواستنەوەی لۆ ناکرا ئێمە وەکو مامۆستایانی وانەبێژی لادرا و بە زۆر لادراوی کوردستان ئەمڕۆ هاتوین لێرە داواکارین لە بەڕێزیان کەوا ببنە داواکاری مافەکانی مە بگەینین بە وەزارەتی پەروەردەکەوە ساڵانێکی زۆر خزمەتمان کردووە داوای گەڕانەوەمانەکەی داوا ئەکەین لە جیاتی ئەوەی ئەو مامۆستایانێک کە خانەنیش بوون درێژ بکەنەوە ئێمە لە شوێنی وان دابنێن. باشە مامۆستایەوە ژمارەتان چەند مامۆستایە و بۆچی لەو ماوەیە دابڕاون؟ ئێمە ژمارەمان بەپێی ئەو داتایە کە خڕمان کردووە لە 1500 تاوەکو 2000 مامۆستای وانەبێژی لادراوە لەبەر ئەوەی لادراین لەبەر نەبوونی مۆڵەت مامۆستایەک کە ولادەی ئەبوو مامۆستایەکی ئافرەت مۆڵەتیان پێ نەئەدا دەوایە بە ناچاری واز لە پیشەکەی بینی یان زەواجی ئەکرد گواستنەوەی لۆ ناکرا هۆکارێکی دیجی کە زۆر بەهێرە زۆری لادراوەکان لەسەر لادراون لەبەر ئەوەی میلا کاتۆتە شوێنی. باش ئێستا کە داوا دەکەن چیتان پێ دەڵێن وەزارەتی پەروەردە؟ وەزارەتی پەروەردە دەڵێن لە جێدانانی شڵاوەستەیە بەنسبەت لە جێدانان بەڕاستی هەندێک بەڕێوەبەری پەروەردەکان کەسی نزیک خۆیاندانن کەوانە بێژ لادراو نەبوون بەڕێز وەزیری پەروەردە داوامان لێ کردێ کە ئەو کەسانەی بەخۆشی بڕیاری ئەوەی دیە کەەوە هە لە جێدانانێک بکرێ لۆ مامۆستایانی وانەبێژی لادراوبی. ئەنێ داواتانەوەی هەر لە جێدانان هەبوو ئێمە بە لە جێدانان ڕازینینە بە لە ڕازینینە لەبەر ئەوەی تاوکە ئێستا ئێمە نازانی ژمارەمان چەندە ڕێزبەندیمان چەندە لە جێدانانێک دەکرێت کەسێکدا ئەندرێک کەوانەبێژی نەکردووە داوا ئەکەین بڕیارێکی گشتی بۆ هەموو مامۆستایانی وانەبێژی لاتەر باشە ئێستا ئێوە دوور خراونەتەوە یان با بڵێن خزمەت بۆتان حساب هیچ؟ بەڵێ ئێمە هەمانە 13 ساڵ خزمەتی کردووە موچەی وەگرتێ خۆم 5 ساڵم خزمەت کردیا هیچمان بۆ حیساب نەوکە دووریش خراینەوە هەمانە لە 2013 لادرای هەمانە لە 2010 لادرەیە زۆر هەمانە لە ساڵی 2020 5 ڕۆژ پێش ئەوەی داخلی سیستەمی گرێبەسیەکە بیلادراوە. زۆر باشە مامۆستا زانا زرار نوێنەری مامۆستایان سوپاس دەکەم. مامۆستا ئەحمەد دەمەوێت لە دوانی جەنابی شتامزان وەکو نوێنەرێکی مامۆستایان ئێوە بەڵێنی چیتان پێدا و لەگەڵ جەنابی وەزیر ئاماژەت بۆ دەکە قسەتان کردووە ئێوە باسی چیتان کرد بەڵێنەکان چی؟ مامۆستایان چ لە مەکتەبی سکرتارێت بێت چ لەقی هەولێر بێت چ لەقیەکانی تر بێت پشتگیری داواکاری مامۆستایانە پاڵپشتیان نەکەین و پێمان باشە ئەمانە ئەو شوێنە فەراغە کە دروست بووە لە ئەنجامی خانەشبوونی ژمارەیەک لە مامۆستایان پڕ بکەنەوە ئەمانە ڕۆژانێک داوامیان کردە خزمەتیان کردووە پرۆسەی پەروەردە بەتایبەتی لە کاتی شەڕی داعشە لە کاتی کرۆنەیە لە کاتە قورسەکانە بەردەوام بوومە لەسەر کاری خۆیان پێویستەکە ئەمڕۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئاورێکیان لێ بداتەوە دامەزێنن وەزیری پەروەردەش هاوڕایە کە ئیشیان بۆ بکە و ئاماریشی کردووە و ئیشی باش لەسەر ئەو بابەتە کراوە حتمما ئێمە دەزانین دەگەین ئەنجامی. باشە مامۆستا بەڵێنی ئیسان بۆ مامۆستایانە داوە؟ بەڵێنی پاڵپشتیمان داوە پاڵپشتێکین ئەخر ئێمە جیهەتی تەنفیزی نین ئێمە ڕێکخراوێکی پیشەیین ئێمە حکوومەت نین خەڵک دامەزێنین. بەڵێ مامۆستا جیا لەو بابەتە ساڵانە مامۆستایان خانەنشین دەبن یان فەرمانبەران بەگشتی ئەم ساڵ نزیکەی 7500 کەس مامۆستایان با بڵێن خانەنشین بوون. ئایا شوێنی بۆشایی دروست نابێت لە قوتابخانەکان ئێوە چیتان کردو بۆ بابەتە کە بابەتێکی گرنگە بوو؟ من ئاماژەمەش پێ کرد پێش ئەوە فراغ دروستکەن ئەو خبرە و ئەو زانیاریە و ئەو پێداویستیە لەو مامۆستایانە کە دابین کرا بۆ قوتابخانەکان لە دەستمان دەڕوات حتمما بەڵام ئەکرێت بەمانە پڕ بکرێتەوە ئەکرێت بە مامۆستایانی گرێ بەس پڕ بکرێتەوە ئەمانش لە شوێنی ئەوان لە گوندەکان دامەزرێنەوە ئیش لەسەری بکەین لەسەر ئەو بابەتە دەتوانین ئەو فەراغە بکەینەوە.